پەیوەست بوو پێمانەوە خۆشحاڵ بووم. سڵاوتان لێبێت من زۆر داوای لێبوردن لە ئێوەش و لە بینەرانی کەناڵە بەڕێزەکەشتان ئەەکەم کە بەڕاستی کێشەیەکی زۆر تقریبا 1 ساعتە خەتی ئینتەرنێتم نەماوەکەم یەکەمین جارشتی واڕووبا پەیوەندیم کرد بە شەریکەی خانوو و شەریکەی خانوو ببوورە شەریکەی ئینتەرنێتەکە و شەریکەی ئینتەرنێت تەداخولیان کرد بۆیان چاکردینەوە. گرنگ ئەوەیە زۆر سوپاس کە کاتە بەرنامەکە و کێشەکە چارەسەر کرد. لەگەڵ ماریا ئێمە دەستمان پێ کرد وەچوینە سەر بەشێک لەو مێژوەی کەتیایە بەهای کاری نێوماڵ کەم بۆوە لە چاوکارێکە پیاو لە دەرەوە پێی هەڵەسا، بەڵام لە هەمان کاتە باسمان لەوەش کرد کە لێەوە دەستمان پێ کرد کە ئایا بەڕاستی کاری نێوماڵ ئەتوانێ بۆ ژن کە بە زۆری ژنان پێی هەڵەسن بربەستە لە بەردەم ژیانیانە لە بەردەم گەشەکردنیانە یاخۆت ئەوەی کە پێڵێن شاژنی ماڵە و شانازیەکە بۆی و ئەرکێکی گرنگی خۆیەتی. پێم خۆش بۆ ڕای تۆ بزانم سەرەتا لێو دەست پێ بکەم لەگەڵتا. بەڵێ لە ڕاستیە من لەبەرەوەی لە سەرەتاوە سەرەتای بەرنامەکەەوە لەگەڵتانانە بووم زۆر ناخۆشە کە ئێستا دیسپلینی بەرنامەکە وەربەگرم چونکە نازانم چیتان وتووە و چیتان بۆ بینەرانی کەناڵەکە باس کردووە هەتاوەکو من بتوانم ئەو ئامادەکاری کە ئەمیز بیکەم لێرە ئێستا هینیکەم تەنجیزیکەم. جارە پێش هەموو شتەکە ئایا کاری ناوماڵ شانازیە یاخود کۆیلایەتیە یاخود وەکو ئەوەی کەوا لە هینی بەرنامەکەیە ئەو هینەی بۆ منت ناردەبوو ئەو پرسیارانەی کە بۆ منت ناردەبوو منەمەوێت سەرەتا بگەڕێمەوە بۆ ئەوەی کەوا بڵێم لە چیەوە کاری ناوماڵ هاتووەوە ژن ئەرکی ژن لە نێو کۆمەڵگادا چیەوە لە ئەساسەوە مەفهومی ژن یاخود کۆنسێپتی ژن لە نێو کۆمەلگای مرۆڤایەتیات چییە. ئێمە پێویستە قسە لەسەر دوو جۆر کۆمەلگا بکەین، کۆمەلگایەکی کەیهانیمان هەیە کە بریتیە لە کۆمەلگای گەردوونی و کۆمەلگایەکی دیکەمان هەیە کە بریتیە لە کۆمەلگای مرۆڤایەتی. ژن بەشێک وەکو بەشێک لە کۆمەلگا کەیهانیەکە کە بە مرۆڤی سامپاتیست ئەژمار ئەکرێت هەر لە سەرەتاوە لە بیدایەتی دروستبوونی کۆمەلگاکانی بەشەریەتەوە ئێمە کە وەکو دایک ئەبێ لە پێشا دەست بۆ دەستنیشانی ئەرکی ژن وەکو دایک بکەین وەکو دیسپلینە بایۆلۆژیەکە یاخود وەکو ئەوەی کە دایک لە نێو کۆمەلگادا لە نێو کۆمەلگا گەردوونیەکەدا چی ڕۆڵێک ئەبینێ. دایک ڕۆڵی خەلاقەت دەبینێواتە دایک ڕۆڵێکی هەیە کە بریتیە لە دروستکردنی کۆمەڵگای مرۆڤایەتی. واتە تۆ دەبێ هەر لە ئەساسەوە پێش دروستبوونی کۆمەڵگای مرۆڤایەتی بگەڕێتەوە بۆ ئەرکە بایۆلۆژیەکەی دایک کە بریتیە لە دروستکردنی مرۆڤ و هەروەها بەرپرسە لە زیادکردن و لە دروستکردنی مرۆڤایەتی. دایک وەکو لە سەرەتاوە لە سەرەتادا کە هینی دروستکردوە لە کۆمەڵگای بچووک پێش دروستبوونی ئەگەر لە چاخەکان بگەڕێنەوە بۆ چاخەکان ئێمە چاخی بەردینی کۆنمان هەیە ناوەندمان هەیە لەگەڵ چاخی بەردینی نوێ. پێش دروستبوونی چاخی بەردینی نوێ دایک لە کاتێکدا کە هێشتا کۆمەلگای شارستانیە دروست نەبوو هەروە گوننشین نەکرابوو لەبەرەوەی لە سەرەتاوە لەگەڵتان نەبووم نازانم ئەمانەتان باس کردووە یان ئەگەر باستان کردبێ دووبارەیە بەداخەوە ئەو ڕانە زۆر خراپە بۆ من، بەڵام من لەبەرەوە زۆر بە کورتی ئەچمە سەر ئەو هینە چونکە بەرنامەکە تێبچوو شێوەی کەژاڵگیان ئێمە تقریبان وا 25 دقە لە ناو بەرنامەکەیین لە ڕاستیە باسی بەشێک لە ڕەوەندە مێژوویەکەمان کرد چوینە سەر ئەوەی کە خاڵی دەستپێکردنی تەحویل بوونی با بڵین ئەو قۆناغی کە تایە دایک سالاری بەرەو باوک سالاری ئەڕوا بەشێک لەوەیەوە سەرچاوی گرتووە کە کاری نێوماڵ کە ژن پێی هەستاوە گرنگیەکەی کەم بۆتەوە و هاتووەتە خوارەوە لە چاو ئەوەی کە پیاو لە دەرەوەی ماڵ توانیوێتی ببێتە خاوەنی
ئامرازەکانی بەرەمهێنان خاوەنی ئەو بەروبووما ئەو زێدە بەروبوومانەی کە دروستە بێ و هەروەها فێری ئاڵوگۆڕە بێ و قازانج و زیادە بەرهەم دروستەکە. هەڵبەت ئێمە باسی ئەمەمان کردبووە ئەگەر تۆ ئیجازە بێ من پێم خۆشە وردە وردە بچینە سەر ئێستا، چونکە ئێمە ئەمانەوێ باسکردن لە کاری نێوماڵ لە ئەمڕۆیە بۆ ژنان هەموو ئامانجی ئەم بەرنامەی ئەوەیە جۆرێک لە هوشیاری دروست بکە کە ژن لەکوێی ئەم مەسەلەیە وەستاوە، ڕێگەکانی بەردەمی چییە، چۆن ئەبێ بڕوانێتە مەسەلەی کاری نێوماڵ و چۆن بتوانێت ئەمە بەشێک بێ لە خەباتێکی بەردەوام کە ئەیکا بۆ مەسەلەی یەکسانی خۆی، بۆ مەسەلەی ڕزگاری لە دەست ڕێگریەکانی بەردەمی و لە دەست با بڵین ستەم و چەوسانەوەیە کە لە سەرەتی باشە بۆی بپەڕێنەوە بۆ سەر بەشەکانی. بەڵام بەر لەوەی بپەڕێنینەوە کۆمەڵێک شتی زۆر گرنگ هەیە کە من پێویستە دەستنیشانی کەم بە ئەمیش بە خاڵ نەک وەکو ئەوەی کە ئەمیز باسی کەم بەر لە هەموو شتێکە بێ ئێمە حساب بۆ کۆمەڵی شت بکەین. یەکەم ئەوەڵین تەبعیسی کە جنسێتیە ئەبێ لە بیرمان نەچێت کە ئەوەڵین کۆی لەداری کە مەزلوم پەیداژن بووە و هەروەها کۆمەلگای کلانی نابێ ئێمە لە بیرمان بچێتەوە ئەخلاق و سیاسەتی چاندی ئەخلاق و سیاسەتی کۆمەلگای کلانی کە هەتا گوازراوەتەوە بۆ ئێستا ئەمە بە هەند وەربگرین لە نێو باسەکانماندا هەروەها لەکوێوە ژن وەکەی سەوسانەوەی کۆمەڵایەتی لەکوێوە دەستی پێ کردووە، لەوێوە دەستی پێ نەکردووەکەوە کە بەقات دروست بووە، بەڵکو لەوێوە دەستی پێ کردووەکەوە جنسێتگەرە هاتووە. ینی لە کاتی دروستبوونی کۆمەڵگەی شامانی و هەروەها لە دوای ئەوە کۆمەڵگەی هێرارشی لەوێوە پڕیوەتەوە بۆ کۆیلەداری و کۆیلەداری ئیتر پڕیوەتەوە بۆ قۆناغی فیوداڵ و لە فیوداڵەوە بۆ سەرمایەداری و لە سەرمایەداریدا ئیدی وردەکاریەکان وردە ینی بە پێی مروری کاتەکان ئەرکی ژن وردە بچوو کراوەتەوە ئەگینا بە پێی زانستە مێژوویەکە ژن ئیبتیکاری کۆمەڵگەی شارستانەتی کردووە، ژن ئیبتیکاری کشتوکاڵی کردووە، ژن ئیبتیکاری ئاژەڵداری کردووە و هەروەها عقلی تەحلیلگەرایی و هەروەها عقلی ئەناڵتیکی ژن بۆ بەهۆکاری ئەوەی کەوا لە ئەساسەوە کۆمەڵگە دروست بکرێت. واتە دایک سلولی بنیادی دەجگەلەوەی سلولی بنیادی مرۆڤە لەگەڵ ئەوەشە دایک بنیادی کۆمەڵگەی داناوە، واتە دایک کۆمەڵگە بوونی دروست کردووە. نەچمەوە سەر پرسیارەکەم کە ژاڵم بنەمای مادی ئەمە چییە؟ بۆچی ژن بە زۆری ئەو کاری نێوماڵەکە و ئەمەوێت لەیەوە بچیتە سەرەوەی لەم کۆمەلگا نەریتیانە بە تایبەت دەوری دین دەوری میدیا بۆچی ئێستا خیتابێکی تایبەتیان هەیە بەرامبەر بەوەی کە ژن جێگەی ئەو لە ماڵەوەیە بڕواتەوە کاری نێوماڵ بکە؟ پێم خۆشە ڕائی تۆ لەو بارەیە بزانم. بەڵێ من هەڕێک ئەچمە سەر ئەوەی کەوا لەوێوەکەوە ماریات وەستاند تەواوکاری بۆ ئەەکەم چونکە ئەو لە هینەکەەوە باسی کرد، ئەو لە ڕووە سەرمایەداریەکەەوە باسی کرد یاخود ئەو شتانە. من لە ڕووی ئیقتیداری دەسەڵاتداریان یاخود حسی ئیقتیداری دەسەڵاتداری لە لای پیاوکە هەیە و پیاوکە ئەوێ ئۆتۆریتەیەکی کۆمەڵایەتی هەبێت و ژن لەم ئۆتۆریتە کۆمەڵایەتیە کە لە کۆمەلگا سەرەتاییەکان ئاهەی بووە و دووری خستۆتەوە ئەلێرەوە دەست پێکە. خۆی بەڕای من ئەساسەن کێشەکە یاخود بنچینەی کێشەکە لەوێ وەسەری نەگرتۆ کە ئایا لەوێ وەسەری هەڵنەداوە کە ئایا دەسەڵاتی مادیە یاخود شتەکە ئابوووریە یاخود ئەمەیە، بەڵکو خۆی لە ئەساسەوە حسی ئیقتیداری پیاوسالاریە بەسەر دەسەڵاتی ژندا و هەروەها دوورخستنەوەی ئۆتۆریتەی کۆمەڵایەتی ژنە لە نێو کۆمەلگادا و محوەر سالاری پیاوە لە نێو کۆمەلگادا و بوونی پیاوە بە سەنتەر و چەقی کۆمەلگا و بڕیار بەدەستی کۆمەلگا ئەگەر بێت و ئەو لادانە دیالەکتیەی
کەوا لە مێژوودا ڕوویداوە و پیاوی شامان پیاوی هیرارشی ئەو پیاوەی کە حەزی هیرارشیتی تیادا هەیە کە ئیتر لەوێوە لە کاتی دروستبوونی دەسەڵاتی پیاوەکو کۆمەلگایەکی هیرارشی کە هاتە خوارەوە هەتاوەکو ئێستا تا کۆمەلگای ئێستا ئەگەر بێت و لەم لادانەوە چارەسەر بدۆزرێتەوە چارەسەرەکەی بۆ بکرێت ئەوە دڵنیا بە نە ئابووری کێشەیە و نە هیچ شتێک کێشەیە تەنانەت پێشەوەیتەوە ئابووری بچێتە لای پیاو خۆ لە هەمان کاتە ئەو کاتەکە هێشتا کاری ناوماڵ بەش نەکرابوو واتە بەشکاری نەکرابوو پیاو خەریکی ڕاوشتار بوو و ژن لە ماڵەوە لە دەوروبەری خێزان و لە دەوروبەری خێزانی بڵێن لە دەوروبەری خێزان خەریکی کشت و کاڵی بۆ خەریکی پیشە سازی بووە و خەریکی ماڵیکردنی ئاژەڵ بۆ کە تەنانەت ژن ئاژەڵی ماڵی کردووە کەواتە ئێمە ناتوانین ژن دابڕین لەو ڕەگەزەی کە پێی ئەوتێ ڕەگەزی سەرمایە چونکە ئەگەر بێت و ژن تەنانەت بەهۆی ڕەگەزی سەرمایەوە کە بەهۆی ئەوەی کەوا پیاوی شامان ئەزمموی پێیا کردووە و هەروە ئێنێرژیکی فیزیکی زاڵ بۆ بەسەر ژنداوە ئەمە وای لێ کردووە کە ژن لە ئۆتۆریتەی کۆمەڵایەتی دوور بخاتەوە ئەوە بۆ ئێستا لەوانەیە نەتوانێت ببێ بە هۆکارێکی سەرەکی بۆ هێشتنەوەی ئابووری دەسەڵاتی ئابووری لە لای پیاو چونکە تۆ لەو کاتەیە تۆ تەنیا دەسەڵاتی ئابووری بەڵام لە ئێستادا ڕەگەزی سەرمایە تۆ سێ ڕەگەز لە بەردەمدایە تەنیا ڕەگەزی سەرمایەت نییە تۆ ڕەگەزی معریفەت هەیە لە ئێستادا و هەروەها ڕەگەزی دیجیتالیزەبوونی دیجیتالیزەت هەیە تۆ لە ئێستادا کریپتۆکانت هەیە تەنانەت کریپتۆکان پێویستی بە هین نییە پێویستی بەوە نییە کەوا تۆ هێزی ئینەرژیکت یاخود ئەنێرژیکی فیزیکی زۆر بەهێز بێت و لە ڕۆبایۆلۆژیەکەەوە ژن لە پیاو کەمتر بێت و نازانم ئەمە ئەوە وای کرد بێتەوە پیاو ئۆتۆریتی کۆمەڵایەتی لەسەر ژندا زاڵ بێ نەخێر ئەمە ئەوە نییە چونکە تۆ توانیت لە ئێستادا لە پاو سەرچاو و ڕەگەزی سەرمایەداریەکەدا سەرچاوە و ڕەگەزی تردا هەبێ کەویش بریتێ لە ڕەگەزی معریفە کە ژن بە پێی زانست و بە پێی زانستی مێژووی کۆمەڵایەتی دەرکەوتووە کە عەقڵی تەحلیلگەری و عەقڵی ئەناڵتیکی ژن زۆر بەهێزترن لە هی پیاو با پێت بڵێم پیاو کاتی خۆی کێوی بووە ئەوە ژن بووە پیاوی ماڵی کردووە ژن بووە پیشە ساز یەکەمین بڕۆ حەزەکەم یەکینم بیتە یەک قەوسم ئەم دێڕە زۆر گرنگە باسیکەم مێژووناس بێڵدۆرانتی مێژووناس ئەڵێت بۆ یەکەمین جار پیشە سازی ژن داهێناوە چۆن داهێنراوە لە یۆنانی کۆندا ژن بووەکەوە ئیبتیکاری ئەوەی کردووە کە لۆکە بەکاربێنێ بۆ ڕستن و چنین و جلوبەرگ واتە بۆ یەکەمین جار لە مێژوودا جلوبەرگ ژن دۆزیەتەوە سەرنجی من لەسەر قسەکانی تۆ دیسانەوە ئێمە یەکشت هەیە ئایا کێ ئەو کۆمەلگایانە کێنکەوە ژن هەندەدەنکەوە بڕۆنەوە بۆ ماڵەوە باشە چونکە تۆ ئەگەر بە شێوەیەکی جیهانی بۆ پرسەکە بڕوانی ئایا تەواوی کۆمەلگاکان ئایا ئەمە هینی هەموو کۆمەلگاکانە ئەمە لە ئێستادا خیتابی هەموو کۆمەلگاکانە یاخود کۆمەلگایەکی دیاریکراوە ئایا ئەو کۆمەلگا دیاریکراوە کام کۆمەلگایە ئایا کۆمەلگایەکەکەوا لەسەر ئەساسی ذهنیەتی پیاو سالاری ئەبرێ بڕێوە یاخود لەسەر ئەساسی مەذهبگەرایی ئەبرێ بڕێوە یاخود لەسەر چی ئەساسی ئەبرێ بڕێوە چونکە ئەمە بۆ من زۆر گرنگە کۆمەلگای متمەدین ئەو کۆمەلگایانی کە لە ئێستادا هەوڵەدەن هەنگاوی پرۆگرسیف بۆ بەرەو پێشبردننی ژن و ژیانی کۆمەلگا بنیاد بنێن تەسەورەکەم لە ئێستادا ئەوە خیتابی هەموو کۆمەلگایەکان نییە چونکە لە نێو کۆمەلگای پرۆگرسیڤدا هەوڵێکی زۆر هەیە ئێمە پیاوی لە ئێستادا تەواوی پیاوەکان پیاو سالار نین ئێمە لە ئێستادا پیاوی زۆر پێشکەوتە خوازمان هەیەکەوە ئەیانەوێ ئەو لادانە دیالەکتیکەوە دەسەڵاتی لە دەسەڵاتی دایکەوە باستەوە بۆ دەسەڵاتی هیرارشیکی پیاو بۆ ئیقتیداری حسی ئیقتیداری پیاو سالاری لە ئێستادا دەیەوێت ئەم گۆڕانکاریە
ئەم هەڵەیەی کە ڕووی داوە هەڵە دیالەکتیکیە مێژوویەی کە ڕووی داوە بیگەڕێنێتەوە شوێنی خۆی ئێمە پیاوان من نازانم کەوا بێ بابچینە لای تۆزە دەنگەکە تێکچوو کە ژاڵ بابچینە لای ماریا بزین ڕێی ئەو چێ لەو بارەیەوە فەرموو ماریا. بەس من یەکش دەڵێم پیاوی ئازادی خواست کە لە ئێستادا تێگەیشتووە لە لادانە مێژوویەکە دەڵێ لە ئێستادا هەوڵێکەیە و بڵێم چی بابزانین گوێ لە ماریا بگرین زان ئەو ڕێ من ئەمەوێت یەک ئیزافە بۆ قسەکانت بکەم لە پاڵی هەموو ئەو قسانەی کەوا تۆ کردت ئێمە دوو جۆر ئۆتۆریتەمان هەیە دوو جۆر ئۆتۆریتەمان هەیە هەردوو جۆر ئۆتۆریتەکە لە ئێستادا دەورە ئەبینێ یەکێکیان ئۆتۆریتەی سیاسیە ئەوی تریشیان ئۆتۆریتەی کۆمەڵایەتیە کە لە هەردووشیانە خۆی ئۆتۆریتەی کۆمەڵایەتیەکە کە گواستراوەتەوە بۆ سەردەسەڵاتی پیاو بناغەدانەری استراتیژ و پلان و دیسپلینی ئۆتۆریتە سیاسیەکانیشە ئۆتۆریتەی سیاسیە کەوا هەڵسوڕێنەر و داینەمۆی سیستمی سەرمایەداری و ئابووری و گلۆبالیزیشن و هەروەها ئابووری نیۆلیبراڵ و ئەم شتانەیە کەواتە تۆ بەر لە هەموو شتێکە ئەگەر بتەوێت هۆکاری ئەم تەواوی ئەم شتانە دەستنیشان بکەیت پێویستە ئەو دوو شتەمان لێ تێک نەچێت کە ئۆتۆریتەی کۆمەڵایەتی لە هاوشان هاوتەری بە ئۆتۆریتەی سیاسی هەردووچیان بوونەتە کۆڵەکەیەک ڕاگرێک بۆ هێشتنەوەی دەسەڵاتی پیاو لە هەردوو هینەکەیە لە هەردوو بوارەکەیە هەم لە زالبوونی دەسەڵاتی کۆمەڵایەتیە و دەسەڵاتیان بەسەر کۆمەڵگە بووندا و هەم ڕۆڵی سەرەکیان لە باری ئابووریدا من یەک کێشەم لەگەڵ باسەکەدا هەیە ئێمە لە ئێستادا وا خەریکە ئەنالیزەی سیستمی سەرمایەداری ئەەکەین من کێشەکە بۆ چارەسەرکردنی کێشەی ژن و بۆ باسکردنی ئارێشەی ژن لێرەدا ئەگەر بێت و بین هەتاوەکو بەیانی ئەنالیزەی سیستمی سەرمایەداری و هەروەها جۆری سەرمایەی ئابووری و سەرمایەی نازانم دینی و مەذهبی و چی بکەین هێشتا نەگەیشتوین بە ڕێگی کێشەکە کە بریتە بە سوگژەکردنی ژن لە ناو باسەکەدا لە ناو شرۆڤەی باسەکەدا ئێمە لێرە کێشەیەکمان هەیە کە بریتە لە کێشەی ژن سوگژەکردنی ژن لە نێو شۆڕش و لە نێو ئەوەی کە پێی ئەوترێت ئازادبوون یاخود دەربازبوون لە بێقیمەتبوونی بوونیەی ژن لە نێو کۆمەلگادا ئیتر ئەو کۆمەلگایە ئایا کۆمەلگایەکی پرۆدەکتیڤە یاخود ئەن پرۆدەکتیڤە یاخود هەر جۆرێکە خۆی ژن لە ئەساسەوە هین کراوە بێبایەخ کراوە ژن هیچ ڕۆڵێکی پێ نەدراوە شتێکی پێ ئەوترێ سەربەخۆیی ژن ئایا ژن لە نێو سیستمی سەرمایەداریدا تا چەند سەربەخۆیە و لە نێو سیستم و ئۆتۆریتەی سەرمایەداریدا تا چەند سەربەخۆیە ئێمە ئەگەر بێت و باس لە ئەوە بکەین کە ژن لە ئیدارەی سەرمایەداریدا بەشدارە بۆ نمونە ژنمان هەیە وەزیرە ژنمان هەیە مەلیکە باشایە ژنمان هەیە سەرۆک وەزیرانە بەڵام من با یەک نمونەی سادە و زۆر سادە و ساکاتان بۆ بێنەوە بۆ ئەوەی تێبگەینەوە کۆنسێپتی ژن لە نێو سیستمی سەرمایەداریدا و هەروەها لە کۆی سیستمەکەدا کۆنسێپتێکی سەربەخۆ نیە بەڵکو کۆنسێپتێکەکەوە لە نێو مەفهومی پیاودا خۆی دەبینێتەوە یەک نمونەی بەسیطان بۆ ئێنمەوە فەڕەنسا کە پێی شارستانیەت و هەروەها ڕێنیسانسدا ئەندێ ئەزانن بە وەزیرەی ژن ئەوترێکی ئەوترێ مەدام لۆ مینیستر ئامرازی معریفەی نێرە باشە کەواتە کۆنسێپتی ژن لە کۆی کۆنتێکستەکەدا کۆنسێپتی ژن کۆنسێپتێکی سەربەخۆ نیە تۆ هەتاوەکو ژن نەکەی بە سوبژە
هەتاوەکو ژن سربەخۆ نەکەی و هەتاوەکو ژن لە نێو بنیادی پیاو نێنیتە دەرەوە ژن لە ئێستادا لە نێو کۆمەڵگادا بنیادێکی هەیە کە بنیادی خۆی نییە بنیادی نێرە یعنی تۆ هەر ئەداتی معریفەی پیاو ئەداتی معریفەی نێر بۆ وەزیرەی ژن لە ئێستادا لە فەڕەنسای لانکێ شۆڕشی ڕێنیسانس و شارستانیەتدا بەکار دێ هەر ئەمە بۆ خۆی دەستنیشانی ئەوە کات هەر جۆرە پێشکەوتنێک لە سیستمی سەرمایەداری و هەروە ئایا ئیتر سیستمەکان هەر جۆرە مۆدێلێکیان هەیە یاخود هەر جۆرە ڕەوتێک و ڕەوڕەوەیەک وەرئەگرن لە پێشکەوتندا بەڵام ژن تیایدا سوبژە نییە ژن تیایدا ئۆبژەیە من ناتوانم ئازادی و سەربەخۆیی ژن ببینمەوە لە هینێکدا بڵێن لە شۆڕش و لە ئینقلابێکدا کە ژن تێدا ئۆبژە بێت تۆ ئەتوانی بۆ ڕزگارکردنی پرۆلیتاریا و بۆ ڕزگارکردنی بۆ نەهێشتنی چینایەتی بێ ئەنالیزەی جۆری سیستمەکانی سەرمایەداری واروەها بەرەمهێنان و ئەم شتانە بکەیت ئەمە بۆ ڕزگارکردنی کۆمەلگا لە چینایەتی بەڵام بۆ ژن یەک شت زۆر گرنگە ئەبێت دەستنیشانی بکەین ئایا ئێمە قسە لەسەر تەبعیسی جنسیەتگەرایی ئەکەین یاخود ئایا ئێمە قسە لەسەر چینایەتی هینەکەین چینایەتی ئەگەر قسە لەسەر تەبعیسی ببوورە ئەگەر قسە لەسەر تەبعیسی جنسیەتگەرایی بکەین ئەو کاتە ئەبێ ئێمە تەواوی پاسەکانمان لە محوەری بەستۆبژەکردنی ژندا بسۆڕێتەوە نەگەوەی تەوابێن ئەنالیزەی سیستمی سەرمایەداری و بەرهێنان بکەین تعبیرەکەی من باز لەوە ئەکا کە ئێمە بۆیە چوومەتە سەر لێکدانەوەی پەیوەندی کاری نێوماڵ بە ئیقتیساد بە مەسەلەی قازانج و سەرمایەوە لەبەرێ من بڕوام وایە لێکدانەوەکە گۆشەنیگای منەوەیە کە بنەما ئابوووریەکەیە کە ئەوەی دیاری کردووە جێگە و ڕێگەی ژن و کاری نێوماڵ چی بێ لەم بینەیە ئەمە شەرحی کەم با بینەران بزانن کە ئەمە دوو گۆشەنیگای جیاوازە ئێمە تعبیری لەیەکەین بەڵام ئامانتەکەی یەکێ بێ بەڵام لە دوو ڕێگەی جیاوازەوە باسی لەیەکەین بەس یەک شتە بیر نەچێت دابەشکاری ئەگەر تۆ دابەشکاریەکە کە ئەمە ئیشی ژنی ئەمە ئیشی ژنە و ئەمە ئیشی پیاوە ئەمەیە بنەماکەی کردووە بەڵام ئێمە باز لە کاری نێوماڵەکەین کەژاڵ ئاخر خۆی کاری نێوماڵە دابەشکاریەکە کاری دەرەوە بۆ پیا و کاری ماڵەوە کە ماریا زۆر بە جوانیشی کردەوە کاری بێبەرهەمە بۆ ژن کاری دەرەوە کە کاری بەرهەمدارە بۆ پیاوە و کاری ماڵەوە کە کاری بێبەرهەمە بۆ ژنە ئەمە بۆ لێرەیە ئەنالیزەی سیستمی سەرمایەداری ئابوووریەکەی بەس من ئەمەوێ ژن بێن ئێمە ئەزانی چۆن ئێمە وا خەریکین بەرهەم و سەرمایە و ئابووریمان لە ناوەڕاستی باسەکانمان چقی باسەکەمان داناوە لە ئێمە دەبێ هەموو ئەمانە دەربێنینە دەرەوە ژن بخێنە ناو چقی باسەکەمان چونکە تەوەری بە بەرنامەکەی تۆ ژنە نەک ئابووری ئەزانی چۆنە مداخلەی من لە یەک شوێنە تەناقوزاتێک ئەبینم لە قسەکانی ماریاخاندا لە لایەکەوە ماریاخان باسی ئەوە دەکات کە ئەمە فێمینیزمی بۆرژوازی داوای ئەکات وەڵام من سپاسگوزارم ئەگەر بێت و فێمینیزمی بۆرژوازی داوای ئەوە بکات کە موچە بۆ ژنی ماڵەوە بۆ بڕێتەوە چونکە هەر خۆی لە کۆتایی قسەکانیدا زۆر بە جوانی ڕوونی کردەوە کەوا ئەگەر بێت و دەوڵەت پارە بەکاری ماڵەوە بدا ئەمە دژ بە سیستمی بۆرژوازی دژ بەینە باشە ئەگەر سیستمی ئەگەر فێمینیزمە بۆرژواکان شتێک بکەن یاخود داواکاری بکەن کەوا دژ بە سیستمی بۆرژوازی بەجاخۆ ئەمە پێشکەوتنێکی زۆرە وەڵا لە گوتاری فێمینیزمی بۆرژوازیدا سەری هەڵداوە
بۆیە من لە کۆمەڵە ڕەهەندەوە بابەتەکە ئەبینم ڕەهەندێکیان ئەوەیە ئایا کێ هینەکە با کێ موچەکە با یاخود هەستێ بەکارەکە ئایا دەوڵەت بیدا ئەگەر دەوڵەت بیدا ئایا سەرچاوەی مادی دەوڵەت لەکوێوەیە سەرچاوەی مادی دەوڵەت بریتیە لەو بەرهەمەی لە کوێی ئەو بەرهەمەیکەوە کۆمەلگا لە نێو تاقەکانی کۆمەلگادا بەردەستێ ئیتر ئایا ئەو تاقی کۆمەلگا لە سەرمایەدارێکی ملیاردێرەوە بگرە هەتا وەکو کرێکارێکی کەمترین بەرهەمی هەیە لە موچەکەیدا و بەشێک لە هینەدات بەشێک لە تەکسەدات ئەمەیە کۆ ئەبێتەوە لە خەزێنەی دەوڵەتە و دەوڵەت دێ ئەم پارەیە بەش ئەکاتەوە لە ئێستادا سیستمی وێڵبەری سۆشیال دیموکراتەکان ئەمەیە بەکاری ئێرن بۆ سیستمی سۆشیال ئەدرێ بەو کەسانەی کە ناتوان ئیشکەن و لە ماڵدا دانی لە هۆڵەندا جۆرێکی هین هەیە جۆرێک هەیە کە ئەو یعنی هەموو پیاوێک لە هۆڵەندا ئێستا بەم شێوەیە هین کراوە تەرتیب کراوە ئەو پیاوانێکەوە ئیشەکەن ئەگەر ژنەکانیان ئیش نەکەن ئەوە هەموو ژنێک 150 یورۆی مانیانە هەیە بەرامبەر بەوەی کە لە ماڵ دانیشتۆ مێردەکەی ئیش ئەکات جا ئەم بەشە کەمە بەڕاستی ئەم 150 و کوماریا باسکە گەربێت و ئێمە ساعتەکانی کار من بۆ یافراخ پێچانەوەیەک بە تەنیا 4 ساعت پێویستە نەگەوەی 4 ساعت ئیشکەمەی خەفشن و ماڵپاکردنەوەکەشی حساب نەکردووە بۆ ماریاش تا خاتری سیستمی سەرمایەداریشی گرتووە لەبەر ئەوە ئەزانی چۆنە من ڕام وایە شتێکی خراپێ یعنی تۆ لە کۆتاییدا لە ئێستادا ئێمە قسە لەسەر ئەوە ئەکەین کەوا کاری ناوماڵ کە بێبەرهەم کراوە کە ئەزانی چۆنە ژن کار ئەکا ژن بێکار نییە کاری ناوماڵ کارە بەڵام کارێکی بێبەرهەمە ئەگەر بێت و دەوڵەت ئەرکی ئەوە بخاتە ئەستۆی خۆی وەکو هینێک وەکو کۆمپانیایەکی گەورەی دەوڵەت سازی بێت و موچەی کاری ناوماڵ بدات ئەمە شتێکی خراپ نییە بەڵام لێرە یەک شت یەک مەترسی وەکو ماریا دەستنیشانی کرد دێتە گۆڕێک کە ئەبێ دەوڵەت لە پاڵدانی موچەی کاری ناوماڵدا حساب بۆ ئەمە بکات ئەو ژنانەی کە وا توانای ئەوەیان هەیە کە لە ڕێگەی مەعریفەوە کە لە ڕێگەی ئابووری مەعریفەوە بچن ناو بازاڕ ئیش بکەن ئەمە نابێ ببێتەوە کاری ئەوەی کە ئەم ژنانە بەرەو ماڵەوە بڕۆنەوە بەڵکو بە پێچەوانەوە سیستم دەوڵەت ئەبێت چارەسەری تەواوی بۆ ئەمە دانابێت تەنیا کرێی کار با بۆ کەسانەی کە ناتوانن کاری دەرەوە بکەن واتە پێویستە ئەو ژنانەی کە توانای کارکردنیان هەیە ئەو ژنانەی کەوا هینیان هەیە کەوا خوێندویانە لە بوارەکاندا و ئەو ژنانەی کەوا توانای ئەوەیان هەیە کەوا لە دەرەوە بە تەواوی اختصاصی پیشەییان وەرگرتووە واتە پیشەکارن بۆ دەرەوە پێویستە بەرەو دەرەوە ببرێن بۆ ئەوەی تێکەڵ بە کاری ئینتاجی بکرێ کاری بەرەمداری بکرێ بەڵام ئەوانەی کەوا نەیان خوێندوەوە هیچ جۆرە پیشەیەکیان نییە ئەمانەش دەبێ وەکو پیشەکار حساب بکرێن لەبەر ئەوەی پیشەی ئەوان بریتیە لە پیشەی دایکایەتی پێویستە پیشە بێ ڕاستە دایکایەتی ئەمە دیسپلینێکی ئەخلاقی بایۆلۆژیە بەڵام ئەگەر بێت و هەروە بەم شێوەی ئێستا بێبەرهەم بمێنێتەوە ئەو کاتە دایک بەرهەمێکی نییە باشە دایک بەرهەمێکی نییە بۆیە من بەو شێوە مەترسیدارەی نابینم کە ماریا ئەیبینێ بەڵکو بڵێم بە چارەسەرێکی هەنووکەیی دانێم بەرامبەر بەوەی کە لە ئێستادا ژن خاوەنی دەخل نییە هاوڕیان یەکش زۆر گرنگە پێویستە ئێمە هینیکەین پێویستە ئێمە ئاماژەی پێبین بۆچی ژن لە ئێستادا لە نێو ماڵدا ناتوانێت خێزانێکی ئۆتۆنۆم دروستکە و بریتیە لە لاوازترین حەڵەقەی کۆمەڵایەتی لە نێو ماڵدا لەبەر ئەوەی ژن دەخلی نییە کاتێکیش کە ژن دەخلی نەبێ و پیاو دەخلی هەبێ ئەو کاتە پیاو مەصرفی ماڵ ئەکا ئەگەر پیاو مەصرفی ماڵی کرد ئەو کاتە ژن ناتوانێت جیا ببێتەوە ئەو کاتە توندوتیژی کۆمەڵایەتی قبوڵ ئەکا ئەو کاتە ژن کوژرێ ئەو کاتە ژن ئەگەر مرد مەصرفی نەکا ئەبێ برات مەصرفی ئەگەر برا مەصرفی نەکا دیاردەی لەشفرۆشی بۆچیە لەبەرەوەی ژن هینێکی نییە
پیشەیەکی نییە کە بتوانێت لێوە دەخلی هەبێ کەواتە بۆ ئەوەی کە ژن لە بێدەخلی و لە ئەوەی کە دەخلی هەبێ ڕزگار بکرێت پێویستە بە هەر شێوەیەک بێ هین وەربگرێت دەخلی هەبێ بەرامبەر بەو کارێکیکە ئیتر ئەو کارە پیشەی دەرەوەیە یاخود پیشەی ماڵەوەیە من ناڵم دایکایەتی یاخود ئەمە بریتە لە پیشە چونکە وەکو دیسپلینی ئەخلاقی بایۆلۆژی دایک بریتە لە پەروەردەکردنی مناڵەکەی باشە مەزانینی من لە یەک شتی ماریا زۆر هینە زۆر خۆش بوو ئەزانی ماریا لە دژی کاری ماڵە و ئەوێ هەموو ژنێ بڕواتە دەرەوە ئەو ژنێکە ئەڕواتە دەرەوە بەڵام ژنێکی تر بێکاری ماڵەکەی بۆ بکە جا ماریەگیان من ئەگەر من هات و کاری ماڵەکە من کرد و کاری ماڵم کرد و موتم لەسەر کاری ماڵ وەرگرت کاری ماڵەکەی خۆم کەم بێم کاری ماڵی بچم کاری ماڵی دراوسەکەم بکەم لەبەرەوەی کە ئەچێتە سەرکار لە کۆتاییدا هەردوو کاری بە موچێ ئەوەی ئێوە ئەڵێن بۆ نمونە کاری ماڵەوە موچەی پێ بدێت بزەبت هەرە شتەیە یعنی ژنان بۆ نمونە من لە ماڵەوە کار بۆ ژنێکی درەکەم موچە گۆنا پرسیارێکی لێ کردی ڕاوەستە گۆنا پرسیارێکی لێ کردی گۆنا پێوتی تۆ لەگەڵ ئەوە دایکەوە کاری ماڵ موچەی هەبێ کەوتە نەخێر بەڵام ئەگەر بێت و ژنێکی دی بێ کاری ماڵ بکە بۆ ماڵێکی دی و کرێی لەسەر وەربگرێ خۆمە هەر کاری ماڵە جایتر ئەو کەسە کە کاری ماڵ ئەکا بۆ ماڵێکی دی یاخود کاری ماڵ بکە بۆ ماڵەکەی خۆی هەر کاری ماڵە ئەو کاتە جیاوازەکە ئەوەیە تەنیا ئەو کەسەی کە پارەی کاری ماڵەکە ئەدا ئەو کەسەی کە پارەی کاری ماڵەکە ئەدا لە جیاتی ئەوەی کەوا دەوڵەت تۆ ئەگەر کاری ماڵەکەی خۆی بکەیت و دەوڵەت پارەی کاری ماڵەکەت بۆ بدا داوازە لەوەی کەوا کەسێک پێ کاری ماڵەکەت بۆ بکە و کاتە تۆ پارەی کاری ماڵەکەی بۆ ئەدەی ئێرەدا ئەمە هیچ جیاوازێکی نییە کاری هەر کاری ماڵە ئەمە یەک دوو تۆ لێرە غەدر لە چینێکی دیکەی کۆمەڵایەتی ئەەکەی چارەسەری تۆ چیە بەڕێی تۆ کاتمان نەماوە تەواو بین 2 ساعتمان من هەر لەو بارەیە قسە ئەەکەم نەچوومەتە دەرەوەی بوارەکە لەو بارەیە قسە ئەەکەم من دەڵێم ئەبێ موچەی کاری ماڵ هەبێت تۆ پرسیارەکەت ئەوە نەبوو کە ئایا باشە من دەڵێم دەبێت موچەی کاری ماڵ جیاوازە لە موچەی سۆشیال موچەی سۆشیال ئەوەیە کە تۆ دەخلی خێزان وەرئەگری دەخلی کۆمەڵایەتی وەرئەگری بۆ ئەوەی ماڵ دەبێ و نازانین دەبێت بەڵام موچەی کاری ماڵ ئەو کەسەی کە کاری ماڵەکەیکە وەکو گۆنا تەناری کردەوەیتر ئەو کەسە ئایادایی بێ یا باوک بێ یا جاری وا هەیە ئەندامێکی دیکە یا پێش یا بنا ئەتوانێت ئەو کاری ناوماڵە بکات ئەندامانی دیکەی خێزانەکە توانێت کاری ترەوە بکات بەڵام ئەو کەسەی کاری ماڵەوە ئەکا ئەتوانێت موچەی کاری ماڵ وەرگرێ ئەزانی چۆنە ماریان نمونە ئەهێنێتەوە فرد نمونەی فەردی ئەهێنێتەوە تۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەبێ نمونەی گشتی وەرگری کۆمەلگە لەسەر ئاسی گشت وەربگری کۆمەلگە لەسەر ئاسی گشت خەڵکی تیان نەخۆش و ناتوانێت ئەبێ لە ماڵەوە دانیشێ ئەو ماریا لە ئەساسەوە دژی سیستمی سۆشیال وەسایەوە من لەگەڵ ئەوەیە نیم بچیتە چێشتخانە نان بخۆی من لەگەڵ ئەوەیان لە ماڵەکەی خۆتە خواردن دروستکەیت